پێویستان دووبارە سڵاتان لێبێت و ئێمە بەردەوام ئەبین وەکە زانین هونەر بە گشتی زۆر جوانەلەوەی کە ئەتوانێت گزارش بکات لە هەندێک بابەت کە تۆ ناتوانیت بە وشە گزارشتیان لێ بکەیت یاخود لە ڕێگەی دوروشمە بکو پەیامێکەوە بتوانێت گزارشتیان لێ بکەیت. هونەری و کاریکاتێرێکێکە لە هونەرە جوانەکان لەوەی کە بە وێنەیەکی گاڵتە ئامێز باس لە دیاردە نەخوازراوەکانی نێو کۆمەڵگا بکەیت بۆی کە بتوانیت پەیامێک بگەێنی هەندێک جار ئەم پەیامە هۆشیارکردنەوەیە. هەر بۆیە ئێمە ئەمڕۆ میوانداریمان لە کاکشاد میکایل کردووە لەوەی کە بەڕێزیان کاریکاتێریستن کە توانیوانە هەر لە مناڵیەوە کۆمەڵێک کاریکاتێر بکێشن لەسەر کەسایەتیەکان و هەروەها هەندێک پەیام بگێنن بە نێو کۆمەڵگا. کاکشاد سڵاوە لێبێت و بەخێر بێی سەر چاومان. لە ئێوەش پەیوەند خان زۆر سپاس دەکەم، زۆر خۆشحاڵم ئەمڕۆ کە لێرەم و باسی ئەم تەوەرە گرنگاکەین. ئەمە زۆر سپاس دەکەین. با سەرەتا لە کورتەیەک لەسەر هونەری کاریکاتێر باسی بکەین. هەڵبەت وەکو هەموو کایەکانی تری هونەری کاریکاتێریش پەیامی خۆی پێ، بەڵام جیاوازی لەگەڵ هونەرەکانی ترا ئەوەیە کە کاریکاتێر کایەکی زۆر سادەیە لە تەکنیکە، یعنی پێویستی بەوە نییە کە بە پێچوانەوەی لەوحەیەکی تەشکیلیە هەر جۆرێکی تر لە هونەرەکان پێویست بۆ بکا کە هونەرمەندەکە بێ شەرحی بکاتەوەکو بینەرەکان لی تێبگەن، بەعکسەوە بە شێوەیەکی زۆر سادە هەڵگری پەیامێکی زۆر قوڵە بێت کە تەنها بە سیرکردنی تێبگەی لەوەی کە چییە. ئەمە جگە لەوەی کە لە تەکنیکەکانە هەنێ زیادەڕەوی ئەکرێ، هەر خۆی وشەی کاریکاتێریش وشەیەکی ئیتاڵیە بە معنای زیادەڕەویەت. ماڵە اینجا کاکشاد کۆنەی کە ئێمە ئاگادارین هەر لە مناڵیەوە بەڕێزی دەستی کردووە لەوەی کە وێنەی کاریکاتێر بکێشن. اینجا لە ئەرشیفی کورساتەوە ڤیدیۆیەکی بەڕێزت هەیە، ئێمە پێمان خۆشە لەگەڵ بینەرانە بینەری ئەم ڤیدیۆیە بین. ناکامی پێش بازی کرده ئەسیری هەر بە خۆڕایی هەموو عەمری لای برده بە هیواوە گەڕامەوە ناکامی پێش بازی کرده ئەسیری هەر بە خۆڕایی هەموو عەمری لای برده بابینایشم تاریک بێ من ژیان جوانتر ئەبینم بابینایشم تاریک بێ من ژیان جوانتر ئەبینم خۆشەویستی گەورەی کردووم بۆیە هەمیشە گەشت بینم خۆشەویستی گەورەی کردووم بۆیە هەمیشە گەشت بینم بابینایشم تاریک بێ من ژیان جوانتر ئەبینم بابینایشم تاریک بێ من ژیان جوانتر ئەبینم خۆشەویستی گەورەی کردووم. پێشەوەی کە بینەوە سەر هونەرەکان تااقەتی ئەم تەمەنت نیت؟ ئەکید هەر بێتاقەتەوی کە بینی لە یاچەنە مناڵی توێسە بەسە بە دڵخۆشیەوە سیر دەکرد. ئەکی دڵم پێی خۆشە، دڵخۆشیەکە زیاترەوە لەوەی بڵێم بێتاقەتەوە. ئەمە دەستخۆشی و لەگەن کە هەلو کارتەوە توانیتە جەبا بزانین چی هانیە کە لەوتە لەم تەمەنە مناڵەوە هونەری کاریکاتێر لەوەی کە سەرنجت ڕابکێشێت و بتوانی ئەزمموی تیا بکەیت. هەڵبەت زۆر دڵخۆشم کە دوای 22 ساڵەکە من دووبارە لە شاشە جوانەکەی کورساتەوە دەرەکەی تەمەنی خۆشت ئاشکراکەی. بەڵێ باشکرا بێت. من لەویا تەمەنم 6 ساڵە پۆلی یەکی سەرەتایی بووم. من هەر پێشەوەی بچمە مەکتەبیش لێرە لە پۆلی یەکەم پێشەوەی بچمە مەکتەبیش خولیای وێنە کێشانم هەبوو، حەزم لە وێنە کێشان بوو لە ماڵەوە قەڵەم بۆیەم هەبوو دەفتەرم هەبوو ڕەسمە کرد. ئەو کاتێک ئەم درامای پەخشەکرا ساڵی 2003 هەموو خێزانێکی کورت پێم وایە سەیری ئەم درامانەیە کرد. خێزانی ئەمەژێکێک بوو لەوانە شەوان کە دائانیشتین بە دیار دراماکەوە
من دەفتەرێکم دانابوو ڕسمی هەموو ئەکتەرەکانم تیا کردبوو یعنی شەوان دانیشتم ڕسمی ئەکتەرەکانمە کرد کە دەرەکەوتن تاوای لە هەوڕۆژێکیان بردمە کۆڵان دەفتەرەکە پیشانی ڕەفیقەکانم یا یەکێ لە ڕەفیقەکانم کوڕی هونەرمەند سەردار خەلیل بوو لێرەوە ڕێزم هەیەوەی دەفتەرەکەی بردبووە ماڵۆ پیشانی باوکییا بوو باوکی شیوتی ئیشەکەم بەو دەفتەرێ و بۆ تهێنەوە من نەمزانی کە بۆ چیەتی بردی لەگەڵ خۆیان ڕۆژێکیان لە مەکتەب بووم من لە پۆلیەک بووم وەکوتم لە کاتی دەرس خوێن نابووین لە دەرگای پۆلەکە درا مامۆسای هونەرمان بووتی شاید میوانی هەیە پێم سێر بوو میوانی من کێ بێت لە ناو مەکتەبە لە پۆلا بکەن بانگیان نەکردم وابزان نزیکی دە ئەکتەرە بوون هەمووی هاتنە ناو پۆلەکەەوە یعنی نەکخۆم هەموو تەلەڤەکان شۆک بووین ئەم ئەکتەرانە وەکو ئێستا نەبوو ژیانی ڕۆژانەی ئەکتەر ببینی لە سۆشیال میدیاوە بەس لە تەلەڤیزیۆنەوە بینی بوومانن حسێن میسڕی بوو کاکاوە قادر بوو کاک جەزا بوو کاک تەها خەلیل بوو هەمویان هاتوونە ناو پۆلەکەەوە شۆک بوو بین ئەمانە چیەکەن دوێنەشۆ لە تەلەڤیزیۆن بینیومانن هەدیان بۆ هێنابووین باوەشیان پیا کردم دەستخۆشیان لێ کردم لە ڕسمەکانم ئەوە بووتی پێمان خۆشە کە دوای چەند ڕۆژێک ئاڵقەی کۆتایی درامای حەسەنە فەنی پەخشەکرێ لەوێ ئامادەبی بۆ بەرنامەیەک ئەوەشم هەر نەمەزانی چییە مۆزوعەکە تا هاتم لێرە لەناو ئەم بینایی کەناڵی کورتساتە وەکو ئەمڕاڕەوەی وەکو پێشانگایەک لێ کردبوو بۆم هەموو ڕسمەکانی هەڵواسی بوو ئەم هەموو ئەکتەرە گەورەیە لێ بوون دەستخۆشیان لێ کردم کە زۆر زۆر پشتگیریەکی گەورە بوو بۆ من لەواشێگەر لەو کاتیا سێریەوە ڤیددیۆ کردبێتەوە زیاتر تەرکیزی بشێتە سەر مناڵەکە بەڵام لە ئێستایا کە سێریەکەینەوە بەش بە حاڵی خۆم تەرکیزمەچێتە سەرەوەی کە ئەم ئەکتەرە گەورانە بە تەمەنێک ئەزمونەوە وەستاون چەپڵە بۆ من لێن زۆر زۆر گەورەیە بۆم زۆر شانازی بەوەکەم کاتە ئەتوانین بڵێن لەوەی کە ئەم شادەی ئێستا دروست بە بۆی ئەو پاڵپشتەوەی کە لەو سەردەمەی زۆری ئەوەی کە ئێستا بەردەوامم لە کارەکەم لە هونەرەکەم ئەکید ئەوەیە کە بەداخەوە ئێستا لەواچە ئەو شێوازە پشتگیریە نەمابێت لە هەموو مەجالەکانەوە بەتایبەت لە مەجای هونەرە نەگنەماوە بەداخەوە ئێستا دژایەتیش هەیە زۆر باشە کەچی ئەوان بەو شێوازە سادە خاکیانە گەورەیان نواندووە زۆر باشە چۆن فستیڤاڵ بابەتەکانی دیکەی هونەرە هەیە لە هونەری کاری کاتێشا فستیڤاڵەیە چۆنە تا ئێستا لەوەی کە بەشداریت نەکردووە لەم فستیڤاڵانە ڕاستیەکەی هەر بابی بەستمەوە بەمەوە ئەو کاتەوە گوتم لێرە 6 ساڵم تمۆحێکم بۆ دروست بوو کە پێم وابوو هەموو کەسێ حسێن مسڕیە پشتگیری مەکە هەموو کەسێ پێی خۆشەکە گەنج بێتە پێشەوە من هەر بەو نەفەسەوە تقریبا نزیکی 20 ساڵ بووم ئەو کاتە پێشانگای کراوە نامێ زۆر تەفاسیلی ئەو بەم کە چی بوو شتەکە بەڵام چوومە پێشەوە وەکوی کە من گەنجترین ئەندامی بابەتەکە بم و وەکو کەسێک کە تازە دەسم پێ کردووە پشتگیری بکرێم بەڵام بەداخەوە کە کارەکانم برد بۆ ئەوێ لیجنە کوردیەکە قبوڵیان نەکرد کە من بەشداری بکەم و ئەوەشی زیاتر بوو بە ناخۆشی و ئازار بۆ من دوای چەند مانگێک هەمان فستیڤاڵ لە عمان کرایەوە ناردم بۆ ئیشەکانم قبول کرا یعنی ئەگەر لەوێ قبول نەکرا پێم ناخۆش نەبوو بەڵام کە لەوێ قبول کرا ئەنجا پێم ناخۆش بوو کە لە شارەکەی خۆمە کارەکانم وەرنەگیراوە بۆشم دەرکەوت کە ئەو پشتگیریەی کە ئەم ستافە بەڕێزە بۆ منیان کرد چاوەڕێ نەبم ئیترووە بەڵام ئێمە هیوادارین هیچ شتێک کاکشات نەوەستێنێت لەوەی کە هەمیشە بەردەوام بێت لەم کارە هونەریە با بینە سەروی بزانین کاتێک کە کاریکاتێرێک دروست دەکەیت بیلەوە کەیتەوە لەبەروی ئەمانە هەمووی گەیاندنی پەیامە هەندێک جار هۆشیارکردنەوەیە لەوەی کە بۆ نمونە بارودۆخێک هەبێت تۆ بتوانین لەو کاتێک کاریکاتێرێکی لەسەر دروستکەیت یاخود چۆن کاریکاتێرەکانی ئەڵبەت من خۆم دەرچووی بەشی کۆمەڵناسیم یعنی دوای ئەوەی کە چوومە زانکۆ و ئاشنا بووم بە تیۆرەکانی کۆمەڵناسی و ڕەخنەی کۆمەڵایەتی و قسەکردن لەسەر دیاردە کۆمەڵایەتیەکان و ئەکید سەرنجیش زیاترە بێت لەسەر ئەو بابەتانی کاریگەری هەبوو لەسەر ئیشەکە بەشەکەت ئەکید کە ئەو کاتەی چوومە کۆمەڵناسی زیاتر وای لێ هاو کە لە ڕێی کارەکان و ڕەخنە بگرم ڕەخنەی کۆمەلگا ڕەخنەی دیاردە کۆمەڵایەتیەکان وە شتێکیش تا لای خۆم نەبێ بە خەمێک بە ئازارێک کارم لەسەر نەکردووە یعنی ئەوانەی کە ئێستا وەکو کاری من هەن هەمووی هەڵگری شتێکن کە خۆم پێم ناخۆش بووە هەیە زۆر باشە با بینە سەر ئەم ئیشەت ئەمە کاریگەری خۆی هەبووە پەیامەکەی گەیاندووە ئەمە هەڵبێت ئەگەر وەکو وێنەکە سێرگەی کەسێکە بە شێوازی شمشێرێک چەقۆیەک کۆمنتەکان ڕۆشتووە بە جەستەیە و خوێنی لێ هاتووە ئەمە یەکێکە لەو دیاردانەی ئەسڵان توانم بڵێم دیاردە نیە بەداخەوە بووە بە کللتورێک کە ڕۆژانە ئەم دووبارە ئەبێت سۆشیال میدیای کوردیا کە قسەی ناشرین سوکایەتی هەیە جێی خۆیەتی بپرسین کە هۆکار چییە
کە بەم شێوەیە لە کۆمنتی سوۆسیال میدیای کوردیا ئەم شەڕەجنێوە هەیە. توانم بیگەڕمەوە بۆ دوو هۆکار ڕاستیەکەی. یەکەمیان بەداخەواڵم کە بەشێکی میدیاکانمان هۆکار و هاوکارن بۆ بوونی ئەو دیاردەیە لە ناو سوۆسیال میدیایە لەڕێ ئەوەی کە ئەبینی پەیامنێرێک لەسەر شەقام لە کاتی ڕووداوێکیان لە حاڵەتێکی ئاساییە سوور ئەزانێت کە کەسێک هەیە بار و دۆخەکەی زروفەکە هی ئەوە نیە لێدوان بات کەچی ڕێک وەکو ئەوە بێکە ئەم بۆی گەڕاوە چێ مایکەکە خاتە بەردەمی کۆمەڵێک پرسیاری لێکا کەوای لێبێ شتێک بڵێ دواتر ببێتەوە بە گاڵتەجار لە ناو سوۆسیال میدیایە وەزائیدەن بوونی پەروەردە و هۆشیاری کە ئەبینی گەنجێک هەیە لە مناڵیەوە لە کاتی قوتابخانە لە کاتی ئیشکردنیا لە ناو خێزانەکە گرنگی پێ نەدراوە کە هێتە ناو سوۆسیال میدیاوە بینە پانتاییەک هەیە ئەزانێ ئەگەر سوکایەتێک بکە کۆمنتێکی ناشرین بنووسێ لایکی بۆ ئەڕوا ڕیاکتی بۆ ڕوا هەست بۆواکە کە ئەم نەقسەی پڕ بۆتەوە کە تیاتی پێشتر گرنگی پێ نەدراوە ئەکینا هەر ئەوەی کە بە پۆست ئەکرێت ئەبینی بابەتێک هەیە بە پۆست کراوە کۆمنتی ناشرینی بۆیە تەجروبەی بکە هەر هەمان پۆست بیکە بە ستۆری ئەو نشتی ناشرینی بۆ نایە چونکە سەرنجی چواردەوری نایە دەسەر تەنها کەسەکەی بینە کە بڵاوی کردوێتەوە. بەڵێ اینجا ئەم کاریان کە من خۆم ڕێک ئەڵێ ئەمیان من کێشاومە لەبەرەوەی کەوە کە زانین کە ئەسە زمانی کوردی وای لێ هاتووە بە تایبەتی لای ئەمنەوە نوێیە کە هەندێجا وای لێ هاتووە وشە زمانی بێگانەکە زاڵتێکە بەسەر زمانە کوردیەکە ئەمەیان تا چۆن گرنگە و تا چۆن توانی وێتی ئیشی خۆی بکە ئەم کار. بەڵێ ڕاستەکەی ئەمیش هەر خەمێکی بەلای خۆشمەوە خەمێکی گەورە بووە لە کۆمەلگایەکە ئەبینین هەڵبەت دژی فێربوونی زمان نین ئێمە بەڵام ئەو کاتە دژین ببێ بە جێگرەوەی زمانی دایک. من لە ماوەی پێشوە لەگەڵ بەڕێزێکا قسەم کرد کە بیانی بوو خۆی لە ڕێکخراوێکی شیە کرد کە لە ناو کوردستانە لەگەڵ گەنجا بوو کە من قسەم لەگەڵ کرد تقریبا نزیکی 6 مانگ بوو لێرە بوو وتم فێری کوردی بووی ئێستا ئەو وەکو وەصفێک بۆ ئێمەی کرد وتی گەنجەکانتانەوە نەزیرەکە نایڵن فێری کوردی بم من چوومەتە سعودیا لێ فێری عەرەبی بووم چوومە ئێران فێری فارسی بووم بەس لێرە گەنجەکانتانەوە نەزیرەکن بە ئینگلیزی قساکە نایڵن من فێری کوردی بم. ڕاستەکەی چەندێک پێم خۆش بوو کە گەنجی ئەمە زیرەکە و نەش پێم ناخۆش بوو کە بینین بیانیەک عەرەبێک هەر نەتەوەیەکی ترە کە یەتە ناو کۆمەلگاکەی ئێمە هۆڵێن خۆمان فێری زمانەکەی ئەو بکەین تا وشە کوردیەکان واز لێنین وشە ئینگلیزی و عەرەبی و هەر شتێکی ترەگە بەکاری. یەک کاریکاتێری دیکەی تیا بوو کە زۆر سەرنجی منی ڕاکێشالەوەی کا باوکەکە بوو کە لەسەر پشتی دوو مناڵەکەی بوو کە ئاهەنگی دەرچوونی ئەمە بەجلی ئاهەنگی دەرچوونەوە بۆ ڕۆژی باوک بوو دروستم کرد تعبیرە لەوەی کە هیلاکەتی باوک و پێیژێک وایە بۆ هەموو سەختیە ئەوەی کە مناڵەکانی بگەن بە بەرزترین پلە هەر دڵخۆشیشە باوکەکە ئەگەر سەیری بکەین کەواتە ئەتوانین بڵێن پاڵپشتی خێزانەکەەوە ئەکات مناڵەکانی بکەوێتە چەتە لووتکە و بتوانێت و ئاواتێککە هەیەی بەدەستی بهێنێت. ئەتەوێت لەم کارانەوە بەجیالەوەی کە هەندێک پێیان بگەێنیت بەتایبەت بۆ مناڵان چ کارێکت کردووە؟ ڕاستیەکەی من خۆم وەکوتم کۆمەڵناسیم تاوا کردو توێژەری کۆمەڵاتیم لە قوتابخانەیەک زۆر سوودم بینیوە لەم توانایم کە لە بواری پەروەردەیە بەکاری بێنم. مە حوشەی ئەو قوتابخانەیە کە منکە لە کارەکانە حوشەی قوتابخانەیە کە من لەوێ توێژەرم دیوارێکی زۆر گەورەیە هەمووی کردووە بە وێنە ئەمە هەم بۆ یاری بەکاری هێنین وەکو یاری تەرکیز پێڵێم ئەو گیتارم بۆ بدۆزەرەوە ئەو ئایکۆنم بۆ بدۆزەرەوە هەمیش کۆمەڵێک پەیامی تایە دژی شارچێتی دژی یەکتر قبول مناڵەکان دڵیان خۆشە ببینی و کەسایەتیانێکە خۆیان سەرسامن زۆر جاریان بینم کە سەیری ئەەکەنەوە وەکو ئەو یاریێکی کەوتب یاری لەگەڵاکەن ئەی مناڵەکان هەوڵ نایە خۆشیان بەشدار بن لە کاتێکا کە سەرقاڵی ئێستا پلانی ئەومان هەیە کە لەگەڵ قوتابیەکانما ئەمە هیچی بۆیە نەکراون کە بەیەکەوە بۆیەی بکەین ئەوە ئەو هیچ شارچێتیە کەوتم. دەست خۆش بێت ئێمە زۆر سپاس دەکەین هیوای سەرکەوتنە بۆ خوازین هیوادارین هەمیشا بەردەوام بیت لە کارەکەت هیچ شتێک ساردت نەکاتەوە بتوانین باشینەکان پێشکەش بکەیت هەرچۆن لە مناڵیەوە تۆ توانی وتە کاریگەریت هەبێت لەسەر کۆمەڵە کەسایەتێکی ناودارکە تاوەکو ئێستا بە ناوداری و بە جوانی ماونەتەوە لای ئێمە دووبارە سپاس دەکەین. منیش زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەم شاشە جوانەوە دەرکەوتمەوە. سپاس بۆ ستافی بەرنامە جوانەکەتان سپاس بۆ کەنارخان کە هۆکار و هاوکار بوو بۆ ئەم بەرنامەیە کاکە میر قادریشم بیر نەچێکە ئەو پێشنیاری ئەم پرۆگرامەی کردبوو. زۆر سپاس بۆ هەموو لایەک و عەزیەتان کێشە. دووبارە سپاس دەکەین ئێمە زۆر سپاس دەکەم.